تیپی سێبەر یانەی هەولێر لە یاریەکانی هەفتەی 19 خولی خوار 21 ساڵانی عێراق لە کۆمەڵەی باکوور لەسەر یاریگای دۆمی پێشوازی لە پێشمەرگە کرد. لە خولەکی 12 خۆشی شکور توانی تیپی میوان بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێش بخات. یاریزانانی هەولێر بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە فشاریان خستە سەر گۆڵی پێشمەرگە. لە خولەکی چل ئاری زرار توانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە. نیوە یەکەم بەم یەکسانیە و بە گۆڵێک بۆ هەر لە یاچیان کۆتایی هات. لە نیوەی دۆم و لە خولەکی 54 ئاکام ئارام تیپی خوار 21 ساڵانیانەی هەولێری بە گۆڵی دوم پێشخست. لە خولەکی 63 ناوبژوان لێدانێکی سزای بۆ پێشمەرگە ئەژمار کرد. بینە ڕزگار ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. لە خولەکی 76 موسعەب ئەدیب بە شێوازێکی جوان جارێکی دیکە هەولێری پێشخستەوە و گۆڵی سێمی تۆمار کرد. لە خولەکی 93 ئاکام ئارام گۆڵی دومی خۆی و چوارەمی تیپەکەی تۆمار کرد. لە دوا ساتەکانی یاریەکە بینە ڕزگار گۆڵی دومی خۆی و سێمی بۆ پێشمەرگە تۆمار کرد و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. بەڵام کات کۆتایی هاتوو یاری بە 4 گۆڵ بەرامبەر 3 گۆڵ بە سوودی هەولێر کۆتایی هات. ئەمە ئەو سێچار یاریە تووشی سەرکەوتن نەبوون ڕاستی سێچار یاریان تەعادل بوویان تووش خەسار بوون ئەو یاری هەر چۆنێک بە دەبا فۆزمان بەدەستێنا بە الحەمدوللا بە هجومی لاعیبەکان و دەستەی داری و بەمجێ هەلایەکی توانیمە سەرکردن بەدەستبێنی ئینشاڵڵا دوو یاریمان ماوە دوو یاری هەر چۆنێک بێ دەبێت سەرکەوتن بەدەستبێنین بۆ ئەوی بگەین بە قۆناغی داهاتوو. الحەمدوللیلا لە هەموو شتێگەر خێری تێدا و سوپاسی خوای گەورەی لەسەر دەکەین. ئیتر یاریەکی باشمان کردو بە کۆمەڵە یاریزانی لاوە و ئێمە یاریزانی تەواومان پێ نەبوو، یاریزانی وەسەتەکانمان ئیسابە بوون. ئیتر هاتین لێرە یاری خۆمان کردو ئەو دۆڕانە شانازیە لە بۆی یاری خۆمان کردو بەرامبەرتی پێشی وەک یانەی هەولێر بەڕاستی شەڵا کاریگەریەکی وای نابێت دەگەڕێنەوە هەفتەی داهاتوو بە باشترین شێوە ئینشاءڵڵا. بەم سەرکەوتنە تیپی خوار 21 ساڵانیانەی هەولێر لە 16 یاری بووە خاوەنی 22 خاڵ و هەر لە خانەی پێنجەمی کۆمەڵەکەیەتی. پێشمەرگەش لە 16 یاری 23 خاڵی هەیە و هەر سێمە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.